سڵاتە لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕەمەزان بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە یەکێک لە مزگەوتەکانین لە شاری هەولێر مزگەوتی عەبدوڵڵا دزەیی باسی تەوەرێکی گرنگ و تەوەرێکی پڕ بە پێز دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزان، ئەویش تەوەری قەدرە. بێگومان وردە وردە نزیک دەبینەوە لە شەوانی قەدر و چەند کاتێکی کەممان ماوە کە گرنگترین شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزانن. ئەو شەوەی کە قورئانی پیرۆزێت تێدا بەزیوە، ئەو شەوەی کە مەلائیکەتەکان دەڕژێنە سەر زەوی و دێنە تەبەقەکانی زەوی. بۆی ئەمڕۆ من دەمهەوێت لە مزگەوتەیە تاوتۆی شەوی قەدر بکەم لەگەڵ بەشێک لە مسلمانان و بەتایبەت مامۆستا وتارخوێن یەم مزگەوتەیە مامۆستا ئیسماعیل لەگەڵی تاوتۆی قەدر دەکەین و گرنگی و پاداشتی شەوی قەدر و پێویستە مسلمانان چی بکەن لە شەوی قەدر و ئایا ئەم شەوەیە دەکەوێتە شەوێک. تاوتۆی ئەم باسەیە لەگەڵ مامۆستا دەکەین و بەشێک لە نوێژخوێنانتان بۆ وەردەگرم بزانین هەستێکی چۆنیان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. من ئەوانتان بۆ وەردەگرم و ئێوەش لەگەڵماندا بن و بینەر و بیسەرمان رمضان رمضان يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب بینەران و بیسەرانی خۆشەویست، دیارەوەکو هەموو جارێک بەرنامەی پەیامی ڕەمەزان سەرەتاکە لەگەڵ ئیمام و پێشنوێژی مزگەوتەکە دەدوین و باسی ئەو تەوەرە دەکەین کە سەرەتا لە بەرنامەکە ئاماژەمان پێدا تەوەری قەدرە. دیارە ئێمە چەند ڕۆژێکی کەممان ماوە لە بگەینە شەوانی قەدر کە پیرۆسترین شەوەکانی مانگی ڕەمەزانن. بۆیە مامۆستا ئیسماعیلم لەگەڵە مامۆستا ئیسماعیل زۆر بەخێر بێی، زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەکە لەگەڵمانی. مامۆستا شەوێکمان هەیە پێم وایە لە شەوانی مانگی ڕەمەزانە پێی شەوانی قەدر. ئەم شەوانە چییە و لە ئیسلامدا چۆن باسکراوە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خی گەورە میهرەبان. سەرەتا بەخێراتتان دەکەین و بەخێر بێن سەرچاوەکانمان. خی گەورە سەرکەوتوتان کە موفقتان کە بۆ هەموو کارێکی خێر. دیارە بەحەقە دێمە چەند ڕۆژێکمان ماوە چۆن لە سەرەتا لە پێشوازی ڕەمەزاندا بوون، لە ناو ڕەمەزانیشدا لە پێشوازی دەشەوی زۆر گرنگ و هەستیاردان کە شەوەکانی قەدرە. دیارە شەوی قەدر ئەو شەوە پیرۆزەیە، ئەو شەو مبارەکەیە کە خوای پەروەردگار سۆڕەتێکی هەناردوتە خوارێ هەر بەناوی سۆڕەی قەدر و کۆمەڵ ئاەتێکی دابەزاندووە باز لە گەورەی و فەزلی ئەم چەند شەوەیە دەکات کە عادەتەن لە 20 ڕۆژ کە تێدەپەڕێت 10 ڕۆژی ئاخیر دەمێنی ئەوە پێی دەگوتێت 10 شەوی قەدر. دیارە لەو دەشەوانە شەوێکیان قەدرە، شەوێکیان زۆر بەرز و بەڕێزە لە نەکۆی ئەو دەشەوانە کە لە ئاخیریدا دەمێنێتەوە کە مسلمانان لەم دەشەوانەدا زیندویان دەکەنەوە و ڕازدەبنەوە بە عیبادەت و خواناسی و خواپەرستی. ئەوەی لەنێو ئێمە باوە زیاتر شەوی 27 زۆر کراوەتەوەیان دەتوانین بڵین شەوەکانی تاکەکان زیاتر مسلمانان دەمێننەوە. لە ئیسلامدا هیچ شتێکمان هەیە کە ئەومان بۆ دیاری بکات؟ ئەگەر ئێمە تەماشای نصی قورآن بکەین، خوای پەروەردگار دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر. هەموو ئاەتەکە تەماشاکەین هیچ ئاەتێکی نەسێکی سەریحمانیە لەسەر ئەوەی کە بە تەئکیدی بکاتەوە تەحدیدی بکات چ ڕۆژێکە لەو دە ڕۆژانە، بەڵکو اختلافاتێکە لە بینی زانایان هەرێکە بۆ چوونی خۆیان هەبووە. هەندێک ڕێیان وا بووە 27 مانگەوە، هەندێک وەکو ئیمامی شافعی پێی وایە 23 مانگمە هەوە، هەندێک پێیان وایە 29 مانگەوە. کەواتە ئەسڵ ئەوەی لە تاکەکانە بۆیە زۆر جار بەهۆی ئەوەی کە مانگەکە سیپڕایاسی پڕ نەبووە تاکەکانیشمان لێ تێک دەچین. بۆیە ئەمە دەوێت وا بکەین گەورەی ئەو دە ڕۆژە دیار نییە ڕۆژێکیان تەحدید بێت بە تەئکید بڵین 27ەوە یان 25ەوە یان 23ەوە یان 21ەوە نەخێر، بەڵکو دەبێت ئەو دەشەوانە هەمووی بە چاوێکی گەورەوە تەماشاکەین و هەوڵ دەین ئەو دەشەوانە عیلاقەیەکی بەقووە لەگەڵ خوای خۆمان دروستکەین، شەو نخوری بکەین لەو دەشەوانە بە تەئکید شەوی قەدرمان دەست دەکەوێت. باشە مامۆستا، تەبەن لە قورئانی پیرۆز سوورەتێکمان هەیە بە ناوی سوورەتی قەدر و تەنانەت ئەوەندە گرنگی پێدا و چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزی لەسەرە. ئایا خێر و پاداشت نوێش شەو نوێش تاعەتکردن لەو شەوەش خێر و پاداشتی زیاترە لە شەوەکانی تر؟ ئەگەر ئێمە تەماشای قورئان بکەین، خوای پەروەردگار وەکو باسمان کرد دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر.
ئێمە دامان بەزاندووە ئەو قورئانە لە شەوی قەدردا دیارە بۆیەش مامۆستا شەوی قەدر گرینگەکە قورئانی تیا بەڵێ گەورەی ئەو مانگە و گەورەی ئەو شەوە پیرۆزە ئەوەیە کە قورئانی تێدا هەناردوێتە خوار خی گەورە جملەتەن واحدە هەموو قورئانی بەتێگرا بۆ ئاسمانی یەکەم لەو شەوەدا هەناردە خوار لەوێەوە بە قۆناغ بۆ سەر پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دابەزیوە بەڵێ بە تەئکید گومان لەوەدا نییە فەزڵ و گەورەی ئەو دەشەوە زۆر زیاترە لە کاتەکانی دیکە لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر خی گەورە دەفەرمێ خێر و عیبادەتی ئەم شەوە کە شەوی قەدرە خێری زیاترە لە 1000 مانگ زانی 1000 مانگ چەند دەکات تەمەنی مرۆڤێک دەکات 84 ساڵ و 3 مانگێک تقریبەن دەکات ئەوەش فەزلێکە خی گەورە ئەم گەورەیە ئەم بەرەکەتە بەخشیوێتی بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر چی لەبەرەوەی تەمەنی ئومەتی پێغەمبەری خوا زۆر کورت بووە تەمەنی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێت تەمەنی ئومەتی من لە 6 بۆ 7 لە 7 بار قلقلە زیاد دەکات یعنی تەمەنێکی کورتە گەلانی پێش ئێمە تەمەنێکی زۆر دوور و درێژیان هەبووە ئیوە هەبووە 1000 ساڵ ژیاوە وە هەبووە 200 ساڵ ژیاوە بۆیە ئەوان عیبادەت و تاعەتیان زۆر زیاتر بووە بۆ خی گەورە ویستی قەرەبووی ئەو تەمەنە زۆرە بکاتەوە بۆ ئومەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی عیبادەتەوە بۆی کە ئەم شەوە عیبادەتی بکات کەواتە ئینسانی مسلمان دەتوانێت لە کۆی دەشەودا کە شەو نخوونی بکات عیبادەت بکات خواپەرستی بکات ئەو فەزڵ و گەورەیە بەدەست بێنی چونکە لە چەند ڕوویەکەوە یعنی لە چەند ڕوویەکەوە کە بەڕاستی ئینسان تەماشای قورئان دەکات دەزانێت فەزڵ و گەورەیی یەکجار زۆرە یەکەمیان لەو شەوەدا خی گەورە قورئانی ناردۆتە خوار پاشان مەلایکەتەکان دادەبەزن لەو شەوەدا بۆ ناو ئومەتی بۆ سەر زەوی لەگەڵ نوێژ خوێنان لەگەڵ ئەوانەی کە شەو نخوونی دەکەن لە عیبادەت و خواپەرستی حتا حەزرەتی جبریل بۆ خۆی لەگەڵدایە وەڕەحمەت و بەرەکەتدا ئەبارێنن بەسەر ئەو خەڵکانەی کە خەریکی ذکر و عیبادەتن تا بەرەبەیان ئاوا دەمێننەوە لە خەریکی عیبادەت و خواپەرستی دەبن و خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوا بەسەریاندا مامۆستا ئایا عیبادەتەکانی ئەم شەوەیە بۆ مسلمانان دیاری کراوە کە چی بکەن و پێم وایە بەشێک لە مزگەوتەکان شەو نوێژ دەکەن دوای نوێژی بەیانی بەر لە نوێژی بەیانی دەگەڕێنەوە ئەمە لە ئیسلام دیاری کراوە یاخود مسلمان بە هەر شێوازێک عیبادەت و ذکری خوای پەروەردگار بکە لەسەری مەقبوڵە بەڵێ ئەگە تەماشای عیبادەتەکانی ئەم شەوە ئەگە تەماشای سیرەتی پێغەمبەری خوا بکەین صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلوات و سلامی خوا لەسەر بێ کە دەگەیشتە ئەو دەشەوانە وازی لە ماڵ و منداڵی دەهێنا ینی لە ناو عائیلەکاندا چۆ دەرێ ماڵ و منداڵیشی خەبەر دەهێنا دەیگوت ئەو شەوی نووستن نییە هەستنەوە عیبادەت بکەن دەچۆ ناو مزگەوت دەستی دەکرد بە عیبادەت و خواپەرستی و خواناسی لێرەکانەمە بەسم ئەوەیە فعلەن تیشکێ بخەمە سەر ئەو خەڵخاڵە لێرەکانەوە ینی فرسەتێکی گەورەیە ئەو هەلە گەورەیە لە دەست خۆمانی نەدەین ینی بە موبایل کابرا هەیە نانبیت لەوانی ئێستاش لە سەرەتای ڕەمەزانی بووە نەنووسوە تا بەیانی دانیشتووە بەڵام کاتەکەی بەچی بەڕێ کردووە کاتەکەی بەڕێ کردووە لە سەخەتی ئەنتەرنێت بووە یان لە فەیسبوک بووە یان لە چات بووە کاتێکەکەی بەفرۆداوە لە کاتێکدا تا بەیانی جارێک نەیگوتۆ سبحان الله جارێک نەیگوتۆ ئەستەغفیرڵڵاه نا مەفروزە ئەم شەوە وەکو پێغەمبەری خوا زیاتر بە شەو نوێژ بە قورئان خوێندن بە دوعاکردن ئەوەی کاکە قورئان نازانی خۆ دەتوانین بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لەو دەشەوانە تەرکیز لەسەر ئەم دوعایە بکەنەوە باشە مامۆستا بە کورتی چی بە مسلمانان دەڵێی کە هێشتا نەکەوینێتە ناو ئەو شەو پیرۆزانە و چەند ڕۆژێکی کەممان ماوە لێرەکانەوە بە تاکید لەو مینبەرە جوانەوە لەو کەناڵە جوانەوە بە هەموو ئەو مسلمانانەوە دەڵێین ئەم دەشەوانە بەرەکەتێکی ئیلاهیە خەڵاتێکی گەورەیە بۆ پێغەمبەری بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی خۆتان بە فیڕۆ مەدەن ئەم دەشەوە وەرە مەعامەلە و تیجارەتێک بکە لەگەڵ خوا دەیان جار دەشە و دانیشتووی بۆ دنیا ئەم دەشەوە وەرە مەعامەلەیەک بکە قیامەتی خۆت پڕ لە خێر بکە بەوەی کە خۆت مەشغوڵ بکە بە قورئان خوێندن بە ذکر بە دوعاکردن بە شەو نوێژ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کابرا لە شەوی لەیلەة القەدر ڕاز بێتەوە خەریکی عیبادەت بێ بەنیەتێکی پاکەوە بەنیەتێکی سافەوە بۆ خوا بە تاکید خوای گەورە لەو گوناهانەی ساڵانی پێش و کردوویەتی خوای گەورە لێی خۆش دەبێت بۆیە با ئەم فرسەتە لە دەست خۆمان نەدەین فرسەتێکی گەورەیە هاتوۆتە بەردەممان بە عیبادەت بیڕازێنینەوە بە قورئان خوێندن بیڕازێنینەوە واز لە موبایل و فەیسبوک و ئەنتەرنێت و چات و هەموو شتانە بێنین کاتی دیکە زۆرە بۆ ئەوە بۆیە ئەم دەشەوە زیندووکەینەوە تا بەرەبەیان ببێنینەوە تا بەرەبەیان چ کاتێت تا ئەو کاتێک کە ڕۆژ هەڵدەی
چونکە مەلایکەتەکان تا ڕۆژ هەڵات دەمێننەوە لە ناومانە لە دوای نێژی بەیانیش دووبارە لە دوای سحورکردن بەڵێ لە دوای نوێژی بەیانی بمێنەوە لە مزگەوت تا هەڵدێ ئەو کاتی دوور کە عسوونەتەکەش بکەو بگەڕێەوە ماڵە بەڕاستی ئەمە بەرەکەتێکی خوایە ڕەحمەتێکی خوایە بۆ ئومەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام. مامۆستا زۆر سپاس بۆ لەگەڵمان بوویت، سوپای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست، دیارە من هەر لە نێوە مزگەوت هەیە دەمێنمەوە بەشێک لەو کەسانەتان بۆ دەدوێنم کە ئێستا خەریکی ڕۆژی شکاندن، چونکە ئێستا چەند ساتێکی کەمەوە بۆ بەربان لەگەڵماندا بن. رمضان يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب كم أهواك تۆ زیاتر مانگی ڕەمەزانت ناو بەچی کاتێ مانگی ڕەمەزان دێ هەستێکی شوانت هەیە؟ پێشەشی بە خێراتنی کەناڵی پێیان دەکەم. بەڕاستی مانجی ڕەمەزان یعنی مانجی گەڕانەوە بۆ لای خوا، مانجی وازهێنا لە تاوانەکان، مانجی نزیک بوونەوە لە عیبادەتەکان. بەڕاستی ئینسان ئەو 11 مانگەی کە غەیری ڕەمەزانە لەوانەیە بەهەڵەدا بچوبێ، لەوانەیە کەم و کوڕی هەبی لە عیبادەتەکان، بەڵام مانجی ڕەمەزان ئەو مانگەیەکەوە بتوانانی ئەو کەم و کوڕیانت پڕکەیەوە تەوبە بکەی لەو گوناحانەی کە کردوتە، بەردەوام بی پاش ڕەمەزانیش هەم بەردەوام بی لەسەر ئەو عیبادەتی کە کردی. خێری تێدا زۆر گەورەترە لە مانگی ڕەمەزانەکە، پاداشتی خێر و عیبادەتەکە لە مانگی ڕەمەزان بیکەی خێر و پاداشتەکەی زۆر گەورەترە. بەڵام هیوادارم ئەوانەی کە مەسەلەن بەس تەنها لە مانجی ڕەمەزان عیبادەت دەکەن، غەیری ڕەمەزان نەخێر، ئەوانە پێم وابی بەهەڵەدا چونیان تێنەگەیشتونە لە ئیسلام. هیوادارم ئەوانەی کە لە مانجی ڕەمەزان تۆبە دەکەن تۆبەکەیان نەشێنن لە پاش مانجی ڕەمەزانیش، هەر بەردەوام بن هەم لە عیبادەت هەم لە هاتوچۆکردنی مزگەوت. بەڕاستی کە ڕەمەزان دادی ئەو گەرم و گوورەی کە لە مزگەفتەکان دەیبینی بە تایبەتین تەراویحەکان و نوێژی سبەینان، بەڕاستی جێگای دڵخۆشیە، جێگای شانازیە، ینی بەم دینە. بەڵام هەیە تەنها لە مانجی ڕەمەزان ڕوو لە مزگەفت دەکاتن بەداخەوە، ینی مانگەکانیتی خەوتووە. مامۆستا وردە نزیک دەبینەوە لە شەوانی قەدر ئاتا هەردەشەوە پیرۆستنینەکانی ناو مانگی ڕەمەزان. تۆکو خۆت هەردەشە و دەمینێتەوە زیاتر لەو شەوانە چی ئەنجام دەدەیت؟ بەسەراحەت ئەوە دەگەڕێتەوە مەسەلەن سەر ئەو شەخصانە. ئێستا من هەر یەکە و بەجێرە ئیشەکانی ئەمن دەوامم هەیە، لەوانەیە نەتوانم هەموو شەوەکەی بە کاملی ببینێمەوە، بەڵام ئەوانەی کە مەجالیان هەیە بە تەئکید ینی ئەو شەوانەی دەشەوەی ئاخری شەوانی زۆر پیرۆز و مبارکن و خێری تێدا زۆر گەورەی بە تایبەت شەوی لەیلەتول قەدر. هەرچەندە دەرێن مەسەلەن دەستنیشان نەکرا، بەس دەرێن شەوی 27 شەوی لەیلەتول قەدرا خەڵک زۆر لەو شەوە دەمینێتەوە، بەڵام مەفروزە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لەو دەشەوەی نەنووسووە هەر مەسەلەن تاعات و عیبادەتی کردیا پێویستە ئێمە شوا بکەین. بەڵام جار و بار مەسەلەن کەم و کوڕیش لەمەدا هەیە، ئەویش دەگەڕێتەوە سەرەوەی کە مەجالت هەیە یان نیتت ئەتوو ئەو دەشەوەی زیندوو بکەیەوە. شەوانی لەیلەتول قەدر بەڕاستی یعنی خەیر من ئەلفی شەهر، یعنی خێرێکە کم کەس دەتوانێت بەدەستی بێنێتن. لەوانەیە زۆر کەس تەمەنا بکە برێ ڕەمەزانە چی دیشەوی لەیلەتول قەدر زیندوو دەکەم و بەڵام نەگاتە ڕەمەزانەشی تر وەفات بکاتن، کەواتە ئەو فرسەتێک کە لە بەردەستماندا هەیە پێویستە بە جوانی هەلی بقۆزین و بتوانین شەوانی لەیلەتول قەدر زیندوو ڕابگرین. فيك الحب زاد عم العباد. مسلمانێ مانگی ڕەمەزان ناونەوە بەچی لای خۆت کە مانگی ڕەمەزان دێ پێویستە مسلمانان چی ئەنجام بدەن؟ پێویستە مسلمانان یعنی وەکو ینی خۆشی دەرببڕن مانجی برێن مانجی ڕەمەزان مانگێکی پیرۆزە، واتە پێویستە کە مانگی ڕەمەزان هات مسلمانە خۆشی دەربڕن بەوەی کە ینی مانگێکی پیرۆزەوەی تێکردن. پیرۆزە مانگەکی برێن شەوی لەیلەتول قەدر زیندووکەینەوە، شەوانی لەیلەتول قەدر لێرە بەولای بە پازدەی بەولاوە هەمووی برێن وەکو شەوانی قەدر زیندووکەینەوە بە شەو نوێژەکان بە تەراویحەکان. زیاتر تۆ وەکو تاک وەکو شەخصێک زیاتر لە مانگی ڕەمەزان چی ئەنجام دەدەیت؟ وڵات زیاتر برێن عیبادەتەکان قورئان خوێندن، شەو نوێژکردن، تەراویحکردن،
جەماعەتی سبەینان جەماعەتەکان یعنی هەموو سبەینان جیا لە جەماعەتەکان تامێکی زۆر تایبەتی هەیە تامێکی جیاوازی هەیە یعنی زەوەی خۆشی هەوایەکی خۆشی وەجدەچی یعنی وەجدەچی مزگەوت شنەبایەک لۆ دێ یعنی ئەوە زۆر سروشتیە بەڕاستی بێگومان ئەدی بە تەمای شەوەکانی لەیلەتول قەدر هەر دەشەو بمێنیتەوە لە مزگەوت ئینشاءالله هەر دەشەوی دەمێنێمەوە هەموو سارێک ئەو هابووە ئینشاءالله قورئان تێدا دەخوێنین شەوەکان زیندوو دەکەینەوە لەو مزگەوتە شەوەکان چیەکەن وڵی ئەمە بخۆم برن کەم دێمەوە مزگەفتێت لە مزگەفت سەرەوەترین بەس هەمووی برێن عیبادەتە قورئان خوێندنە شەو نوێژە شەوەکان زیندوو دەکەینەوە بەعام یعنی بەس ذیکر و سەلاوات و سەلامەت بەڕێزت بەخێر بێت مامۆسایەوە لەوانەیە زۆر کتابتان دابێت و زۆر وتارتان دەبێت و بێگومانە وتارانە بەشێکیان ینی هەڵقوڵاوی خۆتانن بەڵام حەزم لێ بە کورتی بزانم مانگی ڕەمەزان لای مامۆستا چی دەگەیەنە کە مانگی ڕەمەزان دێ شخصی خۆت هەستێکی چۆنت هەیە خوي الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه شكو بماني تدانيا قوري مانجي رمضان لويك أنزل فيه القرآن كقرآني تدا دانزل وقرآنيش هم لا يعني خوين نوي وكو إنسان دي خوينيتو بسم الله الرحمن الرحيم وهم لا يعني خوين نوي كونيش يك لما أنا جرينجا كان كلا قرآن دا ديتا دي إيما جرينجا لرمضان فيري بين مانایە کەونیەکە یعنی خەریکە هەموو خەڵک تێکەڵ دەبێ ئینسان لەگەڵ خودای گەورە نزیک دەبێتەوە کە بە ڕۆژوو دەبێ ئینسان لەگەڵ مەلائیکەتەکان نزیک دەبتەوە کە نەدەخواتەوە ماوەیەک یعنی ئەمانە هەمووی مانای ئەوە دەگەیەنێ کە ئینسان زیاتر و زیاتر فراوانتر بیر دەکاتەوە گرنگی ڕەمەزان لەوەیدا بۆیە ئەم ڕەمەزان وەکو خۆت مامۆستا وەکو خۆت هەستێکی چۆنت هەیە کە دووبارە ینی ساڵش کە خوای گەورە بە ڕەمەزانت دەگەێنێت وەکو خۆم نوێبوونەوەی فەلەک نوێبوونەوەی ڕۆژگار نوێبوونەوەی ڕۆژێکی نوێ لە نێوان ڕۆژەکانی تر جیاواز وەکو دەوترێ ڕەمەضان وەکو یوسفی نێو 12 برا ئاوەش ئاوایە یعنی ڕەمەزان جیاوازی هەیە لەگەڵ مانگەکانی تر وەکو بڵێ نوێبوونەوەی تێدایە وەکو دەڵێ تەغیری تێدا گۆڕانکاری تێدا بێ یەکێک لە گرنگترین شتەکانی ڕەمەزان پێم وایە ئەو دۆشەوەی قەدرە تا چەند گرنگە ئەم دۆشەوەی مسلمانان لە مزگەوتەکان بمێنەوە عیبادەتی خوای پەروەردیگار بکەن شەک و گومانی تێدا نیە کەسێک ئەگەڵ بە هەر کەسێک بۆ ترێ بڵێ ئێمە وەکو دەڵێ گرنگتیەکت دەدەینێ شەریکەیەکە گرنگتێکی لەگەڵدایە کە تۆ ماوەیەک بەردەوام بی ئەجر و پاداشێکی زۆرت هەیە ئەجر و پاداشتەکەش کەسێک دەداتێ کە دەسەڵاتی ملیارەها هەندە ئەجر و پاداشتی هەیە کەسێک هەیە ئەمە قبول نەکە ژیرێک هەیە ڕووناکبیرێک هەیە ڕۆشن فکرێک هەیە مثەقەفێک هەیە ئەمە قبول نەکە ئەمەش بەڕاستی لە لەیلەتول قەدر ئەم وەکو دەڵێ ئەم گرنگتیەیە ئەم فرسەتەیە ئەم هەڵە زێڕینەیە کە خودای گەورە دەداتە مرۆڤەکان بۆیە بەڕاستی پێویستە ئەگەڵ برین واجب نییە پێویستە مسلمانان لەم دەشەوە هەموو شەوەکانی زیاتر هەروەکو سنەتێک پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وەسەلام کە لەم دەشەوە زیاتر خۆی ماندی کردووە لە شەوەکانی تۆ زیاتر هەستێکی چۆنت هەیە کە مانجی ڕەمەزان دێ و ئاوا بەیەکەوە پارچ فتارەکەنەوە و پارچێوەکەنەوە هەستێکی چۆنت هەیە السلام عليكم ورحمة الله وبركاته والله ڕۆژی بوون شێشی سەحیە زۆر شش چاکە خێر و بەرەکەتە عیبادەتە تەوحیدە هەموو شتەکە لە مانگی ڕەمەزاندا خەڵک لە کۆ دەبنەوە ڕزق و ڕۆزی زیاد دەبی بە ئیزنی خوا زیاتر لە مانجی ڕەمەزان زیاتر بەچێوە خەریکی لە عیبادەت شەو نوێژەکان بەیانیان بمری و لە مزگەوت ئاتاسبێن يا ربي بلغنا رمضان تۆ هەموو مانجیش ڕەمەزان دێ مزگەوتێ بەڵێ بەس ئەوها کاتی فتارە دەیان دوای لۆنی شتەڕاوی حێژ دەی لە هەم نوێژەکان دێم ئەگە پێم کرد باشە لە مانجی ڕەمەزان دەبێ ئەمە چی بکەین وڵای قورئان ئەخوێنینەوە ئەو جۆرە شتانەکەین باشە ئەتۆش دێ مزگەوتێ نوێژی تەڕاویح لە مزگەوتێ دەکەیت بەڵێ زۆر جار وانە لە بەرما باشە هیچ قورئان خوێندیە لەو مانگەی لەو مانگەی زیاتر چ دەکەی زیاتر بە چ خەریکی زیاتر قورئان خوێندنەوە مزگەوتەوە نوێژ و ڕۆژ ئەی لەیلەتول قەدریش نزیکە شەوی لەیلەتول قەدر لێرە دادەنیشی بەڵێ ئینشاءالله مانجی ڕەمەزان لەکەم تو کووە مانگەی خۆشە خۆش نیە پیرۆزە مانگەی پیرۆزە بەڵێ نێژ و ڕۆژی تێدا دەگری بەڵێ بۆ مسلمانانە هیچ ڕۆژی تشکاندیە لەو مانگەی کەم چەند کەڵ وڵای لەبەر چی شکاندت
والله طاقتنا معه دەی ئینشاءڵڵا وڵای ئێستا کەش زۆر تااقەت نما ئینشاءڵڵا نیسکەکی باش بخۆلەوەی تااقەتی باشە بێتەوە ئەتو لەگە نێژەکان کوی لە مانجی ڕەمەزان والله باش الحمد لله الحمدلله یا ڕەبی زۆر زۆریش باش بی ئەدی شەوی لەیلەتول قەدر دێ لەیلەتول قەدریش لێرە دادەنیشی بلي زیاتر چ دەکەن لە لەیلەتول قەدران والله دست التراويح من وجه اشتياك الحمدلله دەستان خۆش بێ سەربەرز بنیا مامۆستا ئێوە لەوانەیە زۆر جار وتارتان دابێ و خەڵکی ینی وتارتان پێشکەش کردبێ سیمینارتان پێشکەش کردبێ بەڵام کەم جار ڕێی خودی خۆتان وەرجیدەوە حەزەکەم لەو بەرنامە ڕێی خودی خۆتم پێ بڵێ هەستی خودی خۆتم پێ بڵێ کاتی مانجی ڕەمەزان دێ تۆ هەستێکی چۆنە پێ مامۆستا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين خواهی گەورە پاداشان داتۆ ئینشاءڵڵا یەخۆ بەخێر بن سەر و سەرساوان دیارە بەڕاستی هەموو ئینسانێکی مسلمان هەموو ئینسانێکی ئیماندار هەسەشی زۆر خۆشی هەیە بە حکمیەوەی بە فەزلی خوای پەروەردگار جارش تریش گەیشتەوە مانجی ڕەمەزانی پیرۆز کە دڵی بەوەی خۆشە لە سسری ئەعمالیدا لە دەفتەری ئەعمالی دەمانگەشی تریشی بۆ تۆ مارکرا سکو دڵنیابە بە ڕۆژبوون لەوێندرێت وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ بە واسەی ڕۆژوو ئینسانی ڕۆژەوان دوو خۆشی پێدەگاتن یەکەم لە کاتی فتار دەکاتەوە ئەو تەعامل کە لە پێشی دانرێت پێش ڕەمەزانی ئەو لەذەتەی لێ نەکردیە ئەو خۆشەی نەبینیە بەڵام کە ئاو دەخواتەوە دەزانێت نیعمەتی ئاو چۆنە خواردنەکانی تر بە هەمان شێوە بەڵام یەشی تر زۆر گرنگ و زۆر میهمە ئینسانی مسلمان دڵی پێخۆشە ئەوش ئەوەیە کە لقای رب العالمینە زۆر سەری بەرزە زۆر دڵی خۆشە بەوەی کەوا بەڕاستی بە واسەی ڕەمەزان کە فەرحەشی تر پێغەمبەری خوا سەلام پێی دەگاتن کە لە بوخاریدا هاتووە حەدیسەکە دەفەرمێ یەک لەوانە کە ئینسانی مسلمان جاری دووەم دڵی خۆش دەبیستین بە لقای رب العالمینە بەواسەی ئەو ڕۆژەی دەیگریتن چکو هەموو عیبادەتەکانی تر بۆ بەندەیە بۆ ئینسانەکانە بەڵام تەنها رب العالمین ڕۆژی نیسبەت داوە بەلای خۆی دەفەرمێ ئەسەوم لی وانە ئەزیبی ڕۆژی بۆ منە تایبەتە بە من باشن خۆم پاداشێت بەڵێ ئەو مانگەیە بێگومان هەموو ڕۆژەکانی پیرۆزەوە بە تایبەت دەشەوی کۆتایی کە جیا کراوەتەوە پێم وایە ینی پیرۆسترین شەوەکانی ڕەمەزانن شەوانی قەدر ئەوسا لە شەوانی قەدر زیاتر مسلمان پێویستە چی ئەنجام بدەن و گرنگی ئەم شەوە لە چیدایە شەوی قەدر بەڕاستی شتێکە خەڵاتێکە خوای پەروەردگار نردووتی شەوی قەدر یعنی واتە خۆکڕینەوە باشە واتە بەهەش بەدەستهێنان چۆن یعنی ئەو شەوی قەدرانی رب العالمین بەواسەی شەوی قەدرە ئەو دەشەوەی ئاخیری پێغەمبەری خوا سەلام زۆرترین عیبادەتی ئەنجام داوە باشە هەر ئەسڵن وەکو لای بەلای مارەوە ئەوانەوە نەکردوتەوە لەبەر ئەوەی بەڕاستی شەوەکانی قەدر 83 ساڵ و قسوور مانگت بۆ دەنووسێت لە عیبادەت خواناسیندا بە درێژایی ئەوەی لەبەرەوەی خەیڕون من ئەلفی شەهر زۆر عەزیمە هەرچی مسلمانە لە ماڵەکانیان بێنە دەرە ڕووبکەنە ماڵەکانی خوای پەروەردگار بۆ ئەوەی دڵ و دەرونیان ڕۆشن و ڕۆناک و ببیتەوە بۆ ئەوەی بەختەوەر ببن بە واسەی قەدر کە بەڕاستی لە دەستە خۆیانی نەدەن یعنی بزانە شەوەکان زۆر هەیە خەڵکی هەرنانوی گەنجەکان لەسەر زادنە لەولا لەرانە وەرە ماڵی خوای پەروەردگار ئاوادانکەنەوە ئەو شەوی قەدرە خەڵاتێکە خوا پێی بەخشی بۆ ویسێ بەهەشت مامە لەگەڵ ئەو ڕەمەزانە چۆنی هەست لە خوای بەزیادی بی سبەینان ئەگەر داوامەکەم هەیە دایرەیمە ئەگەر نسمە داوامی واسمە داوامی نسمە داوامی دێ مزگەوتێ حتى تقريبا نص ساعة تقريبا دقان وزميني لو مغربي مني لو قرآني خينو لخواي بزيادة بي دوای لە پاش مەغریبی هەدیەوە مزگەوتی هەدیە مزگەوتی ئینشاءالله ڕۆژەکە ئەوە ئاواکەم ڕەمەزانیش خۆشە یعنی زیاتر لە مزگەوتی زۆر لە مزگەوتیم الحەمدولله شکر باشە مامە لە کنەت و کە ڕەمەزان دێ هەستێکی چۆنت هەیە یعنی هەست دەکەی و مانگە جیاوازە لە تەواوی مانگەکان لەخوای بەزیادی ئەو مانگە جێ مانجی تۆبەیە کاکە مانجی تۆبەیە مانجی لێ خۆشبوونی گوناحانە ئەگەر تۆبەی بکەی بگەڕێ لای خوای تەعالا مانجی ئاشتاوایی ئومەتی محەممەد مستەفایی ئاشتاوایی هەبی واتە دەبێت لەو مانگە ئێمەش ینی تۆبە بکەین بگەڕێنەوە لای خوا عیبادەت ئەتوو بینی سەلام دەکا برایشی ناکەوە سەلامی لێ بکات بین دەکا برایش نەڕۆکنی خوشکتە براتە ئامۆزاتە خەڵکتە بێگانەیە هەرچتە بڕۆ ئاشتاوایی پێ بکە ئەدی ڕەمەز معنای چی مانج تۆ معنای چیە دیلۆ بەڕۆژی نەدیمە ئەگەر لەو مانگەی تۆبەی نەکەین کەش تۆ بێکەین لەو مانگە عیزەی لەو مانگەی کە خێر و بەرەکەت و پاداشت هەمووی گەورەترە لەو مانگەی ئەنی بەڕای تو ئەو مانگە مانجی ئاشتەوایی مانجی ئاشتاوایی لۆ جەمیعی ئومەتی محەممەد مستەفایی بەرێ ئەگەر لەو مانگەی پێگنێتەوە وەک خۆت گوتنی لە کەنجی لە کەش بگرێتی باش بزانە ئەو مامەیە چۆن ئەتۆ لەگەڵ ڕەمەزانی کوی مامە ئەو ساڵ بە تایبەت تۆزێک فێنکترا والله دەقات فێنکترە لە چاوپال و پێرە مامە وردە نزیک دەبینەوە لە شەوانی قەدر لەیلەتول قەدر لەیلەتول قەدران لێرە دەمینێەوە والله من نامینێ ئەمن لە مارێ لە یەک نوێژی زیاتر لەگەر دوو نوێژی دەبی لەبەر چ زیاتر والله تااقەتم نی ناتان بەدانی
عمر مقوري ناطر لەگەڵ ڕۆژیان کوی لەگە ڕۆژیش سعی بمنێ باشە الحەمدولillah بەس دوێش زیاتر ناکە عنی هە بەدانیشتنەوەش ناکەی بەس ئەمن پیاز و سیری دەخۆم لەبەر ئەوەی نایەمە جەماعەت لەبەر نەخۆشی دەخۆی وەڵای ئەوزەوە خێری گەورەترا ینی کە دەخۆی نەی مزگەوتێ باشترا لەوەی کە موسڵمانە بێزاکەوە نیە مامە تۆ چۆنی لەگەڵ ڕەمەزانی حاڵ وەسعی تۆ لە خدای گەورە بەزیاد بی لەوەتی خوا دروستی کردیمە لە مندای هەتا ئێستا من نوێژ ڕۆژی دەکەم الحەمدولillah هەر پێنج فەردانیش بەس ئەگە مەداڵم نەبی هەر پێنج فەردانی دێمە مزگەفتێ واتە جگە لە مانجی ڕەمەزان مانکاین کەس هەموو مانگەکە هەموو دەمێ چوار ساعت ساری من دێمە مزگەفتێ هەر شەوانی لێ قەدی هەر دەڕۆژەکەی دادەنیشم هەر دەڕۆژی دادەنیشم دادەنیشم زۆر سوپاس بۆ خوای گەورە سارەکی زۆر خۆشە فێنکە ڕۆژ ئەو ڕۆژەیە خەرک مسلمان هەموو لەگە یەکدی ڕێککەوینەوە چیتر دژایەتی یەکتر نەکەین هەمومان برای یەکترین ئەمە ئیسلامین و ئۆمەتی محەممەدین و ئەگەر بە حەقیقەت بیتن دەبی ئەوابی ئەگەر باشە مامە ئەتوو ڕەمەزانت کردیتە بەچێ ینی کە ڕەمەزان دێ ئەتو یەکسەر ناوی چت لێنێ ناوی لێخۆشببوونی تاوانن لێنە ناوی مانجی عیبادەت لێنە ئەو کە یەکەمدا ناوم لێنە یا ڕەبی خوددایە ئەو ڕەمەزانای بیکەی بە خێوی خۆشی لە هەموو مسلمانان لێبور دەبی بە تایبەتی حام ئێوە وەکو گەنجان زیاتر لە مانجی ڕەمەزان بەچیەوە خەریکن و زیاتر چی دەکەن پێویستە لە مانجی ڕەمەزان زیاتر کاتەکانی خۆم بە عیبادەت بەسەربرین یان وەکو قورئان خوێندن نوێژکردن زیاتر بەو شتانە زیاتر هەموو تەراویحەکان لە مزگەوتێ جەنابەت وەڵای لەبەر ئیمتحانەکان زیاتر دەرس دەخوێنین بەڵام ئیمتحان تاوا بوو ئەجا تەراویحەکان دەکەین الحەمدولillah طبعا ئینشاءالله خوای گەورە ئەو دەرسکردن نەشتان هەر بە عیبادەت بۆ حساب دەکات باشە مانگی ڕەمەزان لای تۆ یانی چی یانی کە مانگی ڕەمەزان دێ پێویستە مسلمانان چی ئەنجام بدەن زیاتر لە مانجی ڕەمەزان پێویستە وەکو هەموو مسلمانان زیاتر لێبردە بوون دەست خۆش بێ حەزم لێ بسمە لای ئەو هاوڕێشت تۆ لە مانجی ڕەمەزان زیاتر بە چیەوە خەریک ئەمیش وەکو بە دەرسەکان خەریک دەبووم بەڵام دەهاتن تەراویح بەڵام ئێستانەوە دوا دەرسەکە تەواو بوو زیاتر ئێستا تەراویحەکان دەکەین خانتان تەواو بوو بەرێما دەست خۆش بێ باشە نزیک دەبینەوە لە شەوی لەیلەتول قەدر هەر شەوی لەیلەتول قەدر تۆ دادەنیشی بەرێ هەتا شەوی لەیلەتول قەدر هەتا سعات 12 درێوەرنەوە ئەمە هەر دەڕۆمەوە مایە سعات 12 دێمەوە زیاتر چ دەکەن لە شەوی لەیلەتول قەدر وەڵای زیاتر قورئان دەخوێنین شەو نوێژ دەکەین سونەتەکان جیاوازی دەکەین هەر ڕۆژانە نیسک بۆ چەند کەسێ دەکەن لێرە پێشەشی بەخێر بێن پێخەراتی کەناڵە پیرۆزەکەتان دەکەین بەڕاستی بەسەرکردنەوەی ئێمە شتێکی پیرۆز و خۆشە مزگەوتەکانیش هەمووی تەمان ئەمە ڕۆژی حەسەب ئەوەی کە دێ دوو مەنزەری سابتمان هەیە سابت ئەوە دوو ماڵت لە بۆمان دەکەن دەین تقریبا بەشی 100 کەس دەکاتن ئەوەی دیکەش مەنزەرت کە دێتن بزانین زیادی سەفرێ ڕادەکەین ئەگەر نە لە سیسینی دادنین لە بۆیان لێرە خەڵکیش کە دێ دەخوات دووبارە دەکاتەوە باشە ئەتۆ هەموو ڕۆژە ئەو نیسکەی تێدەکەی بخۆت بەڵێ هەموو ڕۆژ یەک دەستە نازم نامێ بیتە دوو دەست و سێ دەست ئەشاستێکی چۆن تێکە خزمەتی ڕۆژوانان دەکەی بە تێکردنی ئەو نیسکە واللهی تر ڕەزامەندی خۆمان دەوێت فقط هیچ کەنیە الحەمدولillah باشە حاجی مانگی ڕەمەزان لای تۆ چی دەگەێنێ کاتێ مانگی ڕەمەزان دێ هەستێکی چۆنەکەیە پێت وایە مانگی ڕەمەزان مانگی چییە مانگی ڕەمەزان مەحەڵتەکە دەبی پێدا بچینە بە خۆڵان ئەو مەحەڵتەیە بە هەموو ژیانی ئەو ساڵی ڕۆی ئەو 11 مانگی ڕۆی پێدا بچینەوە چیمان کرد چیمان نەکرد ئەوەی غەڵەتمان کردی داوای لێ وردن خۆی گەورە بکەین ئەوەی خێریشمان کردی کەیفمان پێ بێ و زیاد بکەین انشاءالله خۆی گەورە لە هەموو مسلمانان قبول دەکەوێت لێمەش قبول دەکات ئامین ئەجمعین حاجی حەزم لێ ئەگەر چی وا خەریکی شوکاری بەڵام پرسیارێ بکەم لەسەر تەوەرەکەی خۆم وا وردە وردە نزیک دەبینەوە لە شەوانی قەدر تۆ چۆن ئامادەکاری دەکەی بۆ شەوانی قەدر و شەوانی قەدر هەر دەشەو دادەنیشیت و ئامادە دەبی لە مزگەوتەکان وەکو شەخص یان وەکو شەخص وەکو خۆت بەرنامەمان هەیە لێرە لەبەرەوەی ئەم ئشرافی سەر هەموو خواردن و خواردنەوەی مزگەوتی دەکەم لێرە شەوانی لێلەتول قەدر ئەگەر خواردن لێ خواردن تەوسێ دەکەین ئەگەر نا دائما ئاوی سارد و خورما و ئەوشتانەمان هەیە مسلمانان چۆنن لە مزگەوتەی حاجی بۆمانەوەی لێلەتول قەدر خوا بەزیادی زۆر باشە زۆر باشە زۆر باشە ینی تقریبا نیوەی مزگەوت زیاتر پڕ دەبی ئێستا لەیلەتول قەدریشەوە هیچ مەزاجی دانێت جێگا نامێنێ ئەوان دازە گەشتمە کۆتای هەڵقەنجارەی بەرنامەی پەیامی ڕەمەزان تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر
سپاسی هەردوو وێنەگری خۆشەویستم یونس عەبدوڵڵا قەهەر دەکەم کە لە بەرنامەیەم جارم لەگەڵم ماندوو بوون زۆر سپاس ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوو تاڵقەیەک تر بەخۆی گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ رمضان يا حبيب رمضان ليتك دوما قريب كم أهواك يا شهر الصيام